خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین بۆی هاتنی نەورۆز جەژنی کوردستانیان خەڵکێکی زۆر بەهۆی ئەو قەیران و ماندووبوونەی کە لە ماوەی ڕابردوودا هەیە ئەوێت گەشت و سەیران بکات. ئێمە هیوادارین هەر کەس بە ئارامی و ئاسوودەیی گەشت و سەیران بکات و ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکانیش بکات. لە بەرنامەی ئەمڕۆی پانۆرامادا ئێمە لەگەڵ خاتو ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار بەرنامەیەکی تایبەتەکەین باز لە گەشت و گوزارەکەین ئەچینە شوێنە گەشتیاریەکان ئەمەل خان و باز لەوە ئەکەین کە چۆن بتوانین گەشت و گوزار لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەین. ئەمەل خان سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەمە ماندوو تەکەین بۆ بورە سوپاس دەکەم. ئێمە باسی گەشت و گوزارەکەین ئەمڕۆ لە پانۆرامادا و ئەمانەوێ بڕۆین یەکێک لە شوێنە گەشتیاریەکان بۆ ئەوەی بزانین حاڵی گەشت و گوزار و حاڵی گەشتیاران چۆنە و تا چەند ڕازین و ئێوە چیتان کردو مەیدانیان بیبینین. فەرموو. سەلامەتی گەشتیار گرنگە ئەمەل خان وایە؟ بەڵێ ئەمەل خان دووبارە بەخێر بێت. سوپاس ماندوو تەکەین ئەمڕۆ. زۆر باشە ئەمەل خان تا چەند ڕازی لە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان پلانتان چییە بۆ ئەوی بتوانرێت کە ئەم هەموو شوێنە گەشتیارە جوانەمان هەیە ئەم هەموو ناوچە گەشتیاری جوانەمان هەیە و گەشتیاریش تەڵەبی هەیە لەسەر ناوچە گەشتیاریەکانمان ئێوە پەرەی پێبەن و مەسەلەن بیبوژێنەوە. بە دڵنیاییەوە بابەتەکە ڕازی بوون یان ڕازی نەبوون نییە. تا ئێستا ئەوەی کە هەیە بە گشتی جگە لەو پرۆژانێک کە کردی تایبەت بە سوپاسەوە هاوکارێکی سەرەکین لە بەرەو پێشچوونی کەرتە گەشتیاریەکان و لە پێشوازیکردن و ڕێخستنی ئەوە سروشتی جوانی کوردستان بۆ خۆی یەکێکە لەو بنەما یەکێکە لەو ڕێگەزە گرنگانەی کە بۆ خۆی گەشتیار بەر لەوەی ئێمە هیچ بکەین ئەو بۆ خۆی زەمینەیەکی هەیە بۆ گەشتکردن بۆ سەردانی ناوچە سروشتەکانی کوردستان. بەڵام ئەوەی کە گرنگە و ئێمە ئارەزوویەکەین یان ئامانجمان ئەوەیە کە گەشت و گوزار بکەین بە گەشت و گوزارێکی شارستانی و هەموو پێداویستیەکان و خزمەت گوزاریەکانیانی بۆ دەستەبەر بکەین. وەختێک باز لەگەر هەر جۆرێک لە گەشت و گوزارەکەین پێویستی بەوەیە کە ئەم جۆرە لە گەشت و گوزار پێداویستەکانی بازاری گەشتیاری بۆ ئامادە بکەین لە توانای مرۆیی لە ڕێگاوبان لە پێداویستیەکان خزمەت گوزاریەکانی ئاو و ئاوەڕۆ و خزمەت گوزاری ڕێگاوبان کارەبا خزمەت گوزاری ئەمنیەکان خزمەت گوزارە تەندروستیەکان و هەتا دوایی هەر یەکێک لەمانە بەرپرسیارەتی دەکەوێتە لایەنی پەیوەندیدار ئەوەی کە ئێمە لی بەرپرسیارین دانانی سیاسەت و استراتیژە دانانی پلانە دانانی بەرنامەیە بەس ئەوەی کە لەگەڵمانە ئەم کارە تەواو بکات و دەبێتە پاڵپشت بۆ کەرتی گەشت و گوزاری وەزارەتە پەیوەندیدارەکان و کەرتی تایبەت و لایەنە پەیوەندیدارەکانن و لە ڕووی یاساییەوە پەرلەمانی کوردستان بەرپرسە لەوەی کە شوێنەوارەکان بە یاسا ڕێخا دەستەی گەشت و گوزار خاوەنی یاسایەکی تایبەت بەخۆی هەبێت لە ڕووی جێبەجێکردنەوە وەزارەتە پەیوەندیدارەکانی بۆ نمونە وەزارەتی ئاوەدانکردنەوە دەبێت زۆر بە وردی سەیری شوێنەوارەکان بکە و لەگەڵمانە هاوکار بێ بۆ گەیاندنی ڕێگا واتاتوێ بڵێ کارەکەی ئێوە پەیوەندی بە کۆمەڵێک دام و دەستگا وەزارەتی ترەوە هەیە ینی بە هەمووتانەوە ئەبێ ئەمە تەکمیلەکەن. بە دڵنیاییەوە ماستەرپلانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ناچێتە پێشەوە ئەگەر وەزارەتی شارەوانی وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی تەندروستی خوێندنی باڵا و پەروەردە وەزارەتی کاروباری هەموو وەزارەتەکان بەبێ جیاوازی کام وەزارەتی کە تۆ تەسەورەکەی کە پەیوەندی نابێ بە گەشت و گوزارەوە لە یەکێک لە بنەماکانە ئەبەسترێتەوە بۆن بە نمونە ئەگەر بازە وەزارەتی ناوخۆ بکەین وەزارەتی ناوخۆی کە لە وەزارەتانەی کە زۆر من لێرەوە سوپاسی برایانی پۆلیس و ئاسایش و هێزەکانی ئێمە لە بازگەکانی هەرێمی کوردستان بەڵام پێویستمان بەوەیە ئەم برایانەمان لەو شوێنانە هەڵگری کۆمەڵێک بەهای گەشت و گوزاری بن و معرفەی گەشتیاری بتێ بگەن بۆ ئەوەی لە بازگەکانە شێوازی هەر ئێمە خۆمان لە کوردەواریە ڕێز و احترامێکی گەورە هەیە توان ئەمەش استثمار بکرێ لەلایەن ئازیزانی هێزەکانی ناوخۆشەوە لە پۆلیس و ئاسایش و
ئەمانە ئەوە هەیە بەڵام گرنگە ئەمە مبەرمەج بێ بە دڵنیایی ئەوەنجا من قسەکەم لەسەر ئەم بەشەیەتی واتە هەر وەزارەتێک ئەگەر سەیریکەی پێویستمان بەوەیە هوشیاری زانستی گەشتیاری تێبگات و تێبگالەوەی چەند بەرپرسیارە بەرامبەر بە بەهێزکردن و پەرەپێدانی کەرتی گەشت و گوزاری لە هەرێمی زۆر کوردستانە. باش ئەمەلخان یعنی ئێمە کە بەڕێکەوتین بەڕێز باسی وەزارەتی ناوخۆ و هێزانامنیەکانت کرد و باسگەکان زۆر گرینگە کە پێشوازیکی زۆر باش لە گەشتیار بکەن و هەماهنگ بن بە ڕەچاوکردنی لایەنە ئەمنیەکە ئەکی دەمەش گرینگە بۆ هەم بۆ گەشتیار و بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش. ئێمە نزیکە بینەوە لە یەکێک لە بازگەکانی کە داخڵی شاری سلێمانی بیت ئەکید ڕۆژانە بە تایبەتی لەم کاتانەیە گەشارێکی زۆر بەم بازگات و چۆ کات و دێتەوە ڕات. حەزەکەم لەگەڵ چینە بازگەکە لە بازگەکەش سەرنجی تۆ بزانم واتەوێ چۆن چۆنی بێت و قسە بکەین لەگەڵ ئەوانە گەر زۆر باشە. ئەم یەکێک لە بڵێن پلانەکانی ئێمەوەیە ڕێست ئێریایەک دروستکەین لە بازگە سەرەکیەکانە لەو ڕێست ئێریایە مەبەستمان شوێنی حەوانەوەی گەشتیارە بۆ ڕایکردنی کاروبارە ئەمنیەکانیان. مەسەلەن نەبوونی ڕێست ئێریایەک لە بازگەکان وا کە زۆر جار کەمی یان نقصانی لە ئەوراقی یەکێک لە گەشتیارەکان لەوانەیە ماوەیەکی پێ بچێ بوەستێنرێ لەو شوێنە پێویستی بەوەیە بە پێی وەرزەکان شوێنی حەوانەوەی هەبێتوە دابنیشێت و لەو ڕێست ئێریایە تیمەکانی ئێمە بڵاوکراوەکان و ئەو زانیاریە دروستانە و ڕێنمایانەی کە پێویستە بیدەینە تیمە گەشتیارەکان و گەشتیاران لەوێ بدرێتەوە. بەشی دووەمی ئەوەیە کە برایانی پۆلیس و ئاسایش کە جێگای سوپاس و تەقدیرن کە ئەوان شۆن و خونی ئەوانن سەلامەتی و ئاسایشی ئێمە پارێزن بەڵام بەشێکی تریش لە بەرپرسیارەتەکان تێگەشتنی دروستە لە بەهای گەشتیار واتە گەشتیار کاتە دێتە ناو سلەیمانی دەچێتە هەولێر دەچێتە دهۆک بەشێک لە داهاتی گەشتیار داغڵی بازاری کوردستان دەبێت بەمەش بازاری کوردستان دەبوژێنێتەوە و لایەنی ئاڵوگۆڕکردن و زانیاری وەرگرتنی گەشتیار لەسەر سروشتی جوانی کوردستان گەڕانەوەی گەشتیار بە دڵی خۆش بۆ شارەکەی خۆی لە باشوور و ناوەڕاستی عێراق و بردنەوەی ئەو فیدباکانەی کە گەشتیار لەگەڵ خۆی باتەوە بۆ نمونە دەڵێ چوومەتە شاری سلەیمانی و میلەتێکی وابوون خواردنەکانیان بەو شێوەیە بوو شوێناوارەکانیان وابوو لایەنەکانی تری وابوو چوومە هەولێر قەڵای هەولێرم بینی چوومە دهۆک ناوچە گەشتیاریەکانم بینی ئەمانە هەمووی بەیەکەوە تەکمیلەی یەکترەکە. بازگێ ئەوەستین هەم برانی پۆلیسی هاتوچۆ هەم هێزەکانی ئاسایشی لەیە هەوڵدەین زیاتر لەسەرەوە قسە بکەین چونکە ئەمە تەورێکی گرنگە بۆ جێگەی دڵخۆشیش ئەم گەشتیار ئەو بەم شێوازە ڕوەکەنە ناوچە گەشتیارەکان. ئەمەلخان ئێستا لە بازگەیەکی لەبەر دۆخی ئەمنی نامانێ بازگەکە دەرکەوێت بەڵام یەکێ لە بازگەکانی داخڵبوونی شاری سلێمانە بین گەشتارێکی زۆری ژەڕۆ. ئێوە هەماهەنگیتیان لەگەڵ بازگەکانە لەگەڵ وەزارەتی ناوخۆیان چۆنیە بۆی لە بازگەکانە بتواندرێت کارێک بکرێت کە بەڕاستی گەشتیار هەم لایەنە ئەمنیەکەی و هەمیش بتواندرێت بێزار نەکرێکە ڕاتە ناو شاری سلێمانیت ڕاتە شوێنە گەشتیارێکە. کوردستان ئاوادان بێ ئێمە دەکەم کە بەردەوام کوردستان لە گەشە سەردنا بێت و هاوڵاتیان هەمویان بەگشتی لە شۆفێرێکەوە بۆ شۆفێرێکی پاس بۆ ئەوانەی گروپەکانە هێنن بۆ بەڕێوبەرایەتە گەشت و گوزارەکانی ئێمە و بۆ برایانی پۆلیس و ئاسایشیش من لێرە ئوسپاسیانەکەم کە هاوکارمانن و هاتنی ئەمانە ئەبێت سەرمایەکی گەورەی هەم نیشتیمانی هەم لە ڕووی بەرزکردنەوەی داهات و لە ڕووی ناساندنی کللتور و شارستانیەتی کوردەواری ئێمە بە ئەوە بۆیە بازگەکان پێویستەکە ئەو وەکوچۆن بەردەوام لە شەونخونیان بۆ پاراستنی ئاسایشی ئێمە بە هەمان شێوەی وادارم هەموو بازگەکانی کوردستان لە زاخۆتا خانەقین ئەو بازگانە بن کە جێگەی سەرنجڕاکێشانی گەشتیاران بن گەشتیارانی عەرەب و هەڵگری بەهای گەشتیاری بن و بە زمانی خۆیان پێشوازیان لێ بکەن ئەگەر بە وشەیەکی عەرەبیش بێ هەز گەشتیارەکە هەز بکا کە ئەمە یان ئەگەر وشەیەکی فارسی بێ یان تورکی بێ یان کوردی ڕۆژهەڵات بێ کوردی باکوور بێ یان ڕۆژئاوا بێ گرنگەوەیە ئەو لە ماڵی خۆیان هەز بە ئاسایشی دەرونی ئاسایشی نیشتیمانی ئاسایشی کۆمەڵایەتی بکە و هەزکە پێشوازی دەکراوە. زۆر باشە ئەچینە دوکان
لەوێ لەگەڵ گەشتیارەکان قساکەین بزانین هەموو ئەوانە تا چەند جێبەجێبوو با بڕێکەکەین فەرموو. زۆر باشە ئەمەل خان ئێستا ئەمە لە دوکانی گەشتیارین بینین گەشتارێکی زۆر لێرە هەیە بەڵام حەزەکەم خۆت بێکەوە پرسیار بکەین لە گەشتیارەکان بزانین تا چەند ڕازی لە خزمەت گوزاریەکان ئەیانەوێت چی هەبێت چی زیاتر هەبێت و دواتر تێڕوانینی خۆشن لەسەر ئەمانە چۆنن تۆکسێک مامۆ بکە لە چی ناڕازیت لێرە لە ئەمڕۆیە لە وڵای گەشتیارە لا هەموو شتێ ڕازیم لەخوا بە زیابێ ینی بڵێ نەقس و شتی نییە هەموو شتێک مەزبوطە و هیچ عیبیشیتیان نیە. حەزەکەی مەسەلەن کە هاتوویت بۆ ئێرە چیتر هەبوایە لێرە وڵی تر نازان بەخوا چی بێ بڵێم ئەتر هەموو شتێ شتە مەزبوطە لای تۆ چی هەیە بەس زیابێ هەموو شتێ باشە بەس یەک تۆ سێبەرەکان زیاتر بوون عیبی ناوە سێبەرەکەپرەکان بەڵێ لە نرخەکان تا چەند ڕازی نرخولکە زۆر باشانی ئەگەر بە جەماعی بیت شتێکی وا ناکەوێت لەسەرێ زۆر ئاساییە بێت. زۆر بەس تۆ خۆش بێت تۆکو گەنجێکە هاتووی بۆ ئێرە سەرۆکی دەستەی گەشت و گوزارمان لەگەڵایە وێ ڕاستە خۆ مەسەلەن گلەیەک سەرنجێکی هەیە بۆ بڵێیت وڵی لەخوا بە زیابیش گلێکمانی ئەمە شوێنێکی گەشتیاریە هاتوین زۆربەی هاوینەکانین بۆ ئێرە هەر لە ماحەدەوەین بۆ ئێرە تر بە پێوێکی ئێستا کاتی دەوامە و ئێم بۆ سەیرانگاکان ئێرەمە هەڵبژاردووە دەستان خۆش بسپاس ئەمەڵ خان تۆ چیت هەیە مەسەلەن ئێمە بتوانین پەرەی زیاتر بە شوێنە گەشتیارەکان بدرێت ئێستا مەسەلەن ڕەنگە ئەمان گەنجن تا ڕادێک بە دڵیامە بەڵام مەسەلەن لە شێوازی کورسیەکانە لە شێوازەکانی ترانی منۆ خۆمە ڕۆژنامە و زۆر بە دڵم نییە ینی چیتر بکرێت بۆ ئەوی خەڵک زۆر بە مرتاحی زۆر بە ئارامی لەناو هەموو جەو کە ئاوەی کە لە ڕۆژانە لە ژیانە هەیە چی تێپەڕێنێت ینی من لەسەر تێبینیەوە کەم سەر مێزەکان دەبێت پاکتر ڕێک بخرێنەوە ئەو سفرە سەفەریانەی کە هەیە مەسەلەن شوێنی خۆڵ و خاشاکەکان نزیکتر بێ لێیان بۆ ئەوەی کە پاشماوەی خاشاک و ئەوانەی تیانە بێت یعنی زۆر شت هەیە ئەکرێ جوانتری کەین واتە سیمایەکی شارستانی و تەندروستی زیاتری بدەینێت من لێرەشەوە داواکەم کەی واخوازم هەم ڕێنمایەکان پەیڕەو بکەن هەمیش پاک و خاوێنی شوێنەکانی خۆیان لە دوای خۆیان و لێرەشەوە و گەشتیاریانە تێکەڵ بن لەگەڵ گەشتیارانی تر بۆی ئاڵوگۆڕی خۆشیەکان زۆرێک لە ئاڵوگۆڕی کولتوری دروست بێت بە زمان یەکتری بدوێن و تێگەشتنێک دروست بێن لە نێوانی هەردوو لایەنە زۆر باشە با بڕۆین لە لای گەشتیاری زیاتر بەڵکو خەڵکی تریش بدۆزینەوە لە عەرەب لە خەڵکی تر دوای بچینە لای قەرەباڵغێکە چینە لایەوە عایلەیە ئەمەل خانمان لەگەڵ سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕاستەوخۆ هاتوۆتە شوێنە گەشتیارەکان بزانین تەڵەبی ئێوە چییە تا چەند مرتاحە لە شوێنەکەیە لەگەڵ نرخە لەگەڵ خزمەت گوزاریەکانە چی هەبێت ئەوە خۆی لێرەوەستا وڵا سوپاسانەکەین لەشتان ساغ بێ وەڵاهی بڵێ کەم و کوڕی هەیە بەڵام ئەو خراپەش نییە پیا بتوانێ ئینکە بەعزە شتێک هەبێ بڵێ تەنەکەی خۆڵ کەمترە زیاتر بێت تۆزێ پاک و تەمیزتر بێت خۆشترە بەڵام کراوە ناڵین نەکراوە بەڵام شتەکانیش تا حەدی خۆی ئەو باشە نییە بەڵام ئەتوانرێ باشتر بکرێت جاگە داواکارین لە ئێوە بتوانن تۆزێ بڵێن ئەم جادەیە خۆڵە ئەو سیارانە بەویان ڕە خۆڵ و شتەکە بەسەر خەڵکە کاچێکە لێرە دانیشێ ئەوە گەر چارەسەرێ بکرێت سوپاسانەکەین و بێوێ بن تا چەند ئیسیزام یان گونجان هەیە لە نێوان گەشتیارانە مەسەلەن ڕێگە عەرەبی لێ بێرە خەڵکی تری لێ بێت تا چەند ئەمە بەدی کردەوە خۆم و لەبەرەوەی لێرە ناژیم لە دەرەوەی وڵاتە ژیم ئەتیادیە بە نیسبەت منەوانی ئەوانیش بەشەرن ئەوانیش خەڵکن وەکو ئێمە ئەوانیش هەچ کەسێ بێ هەچ قەومێ بێ هەچ پێستێ بێ ئەوە هیچ تەسیری وابزانام لێمە ئینسانی چاکەگە کورد بێگە عەرەبێگەر خراپیش بێر خراپەگەر کوردەکەش بێ زۆر باشە کەواتە لە نرخە گرفتان نییە لەگەڵ نرخەکانە وەڵاهی لەوانەیە بۆ خەڵکەکە تۆزێ زۆر بێ وەڵی ئێمە دوو کە پرمان ئێمە تقریبن بە 6,000 گرتومانە دوو دانەیە بەڵام وەکو چۆنەڵێ کەپریز بە 30,000 کاتە بەڵام ئیتر هەموو شوێنێکی گەشت و گوزاریش سەری خۆی هەیە خۆ تۆ لە ماڵۆنی دەتوانی بڵێ گرانە یا شتێکە ینی سەری ماچێتێ لەگەڵ ڕەچاوی مەسەلەی
دۆخی دارایی خەڵک بکرێت ئەچیت ئەوەش لەگەڵتانان بەتەچی دەوانێ بەڵامی تر ئەمن و ئاسایشیش لەخوا بەزابێ خراپ نییە زۆر چاک بەڕێزن لە بازگەکان کە هاتن زۆر بەڕێزن زۆر مەحتەرە من زۆر بە ئەدەبن لە هەموو لایەکەوانێ گەشتێکی خۆش زۆر سپاس ئەمەل خان پێم خۆشە گەشتیار ڕازی بێت بەشێکی سەرکەوتنی گەشت و گوزار ڕزابوونی گەشتیارە بێگومان چکە بەڵام من حەزەکەم ڕخنەی زیاتر بدۆزمەوە بۆی بتوانین بنیاتی باشتر ئەو ڕخنەی ئەوان هەیە و منیش هەڵ بخۆم هەوان سەرنجم هەبوو تێبینیمە کردەوە ئاسنانە بەڕووتی بەر لەوەی گەشتیار بێ پێویستە کە ئامادە بکرێت زیاتر ئەزیان بۆ نمونە و نایوێنانەی کە هەیە بەر لەوەی گەشتیار بێت ئێستا ئەماگەر ئەمە ببینین بەر لەوەی گەشتیار بێ ئەبێ ڕێک بخرێ تەنزیم بکرێت و ئامادە بکرێت حتا من کاک یوسف لێرە خاوەن پرۆژێکی گەشتیاری ئەمەلخان حەزەکەم بێکەوە گفتوگویەکی لەگەڵا بکەین کاک یوسف سڵاو لێبێ تا ڕادێ گەشتیارەکان ڕازین بەڵام هەندێک تێبینی هەیە لای ئەمەلخان و لای گەشتیارەکانیش ئەکرێ هەوڵدە مەسەلەن باشتر بکرێت شوێنەکان گرنگی زیاتری پێ برێ ینی بۆی گەشتیار مرتاحتر بێت چی لە پرۆژە بلانتانە ئێمە لێرانە بۆ خۆت دەزانی ئەو گەشتیاری ئێمە جارێک ئابردی ئێستا لە حتا ئێستا لە تامیرادان ئیشەڵا وای لێ دەکەین یەک گەشتیار گلەی نەبێ بە هیچ شێوێکی هەرچی پێداهی پێویستیەک هەبێ ئێمە دەیکەین لە بوردە وردە لەگەر وەزعەکان دەڕۆین ئێستام سار کەپری مۆدلێنمان کردووە بەها پێشیشی شەو بۆی بارانیش بێەوەش بێ هەر چوار وەرزەکە خەڵک بتوانێت ڕوو لە دوکان بکە ئەمەلخانیشەوە ئیشەڵا دەبێ هاوکارمان بۆ هەر هاوکاریشمان دەبێ پشتگیریمان بکە بۆی ئێمە پرۆژەکانمان جوانترین و بیکەینە شتێکی مۆدێرین یعنی بۆی خەڵک لە جنوب و لە دەرەوە ڕابشێشین بۆ کاک یوسف گلەیەکێک کە لە ڕۆژانی گەشتیار زیاکات مەسەلە لێرە نرخی کەپرەکان زۆر زیادە بێ بۆ ینی ناکرێمە سارێک هەبێت کە محدود بێت و ینی گەشتیار نەترسێنێت بەێ قسەکەت زۆر جوانە ئێمە وەکو گەشتیاری هەڵکەوت ئێستا هەمووشی وەسڵمان بۆ بڕیونەوە بۆ نەورۆزش بە $50 ماداوە $50 کە هەموو پێداویستێکیشمان بۆ دابین کردووە وەکو کورسی مقاڵە ئەو کارەبا و ئاو هەموو شتێکی بۆ تەرتیب کراوە پێداویستەکانی کە سەیران کردێ هەموو پێداویستێکی خۆشی لێرە بۆ دابین کراوە بە $50 یەک دینارمە وەکو سەیرانگای هەڵکەوت ئێمە یەک سنتمان زیاد لە خەڵک وەرنەگرن باشە دەبێ هاوکاری خەڵکە بین خەڵکیان خۆمان ئەمڕۆ وەزعی باش نییە ئێمە دەبێ وا بکەین گەشتیار ڕابژێشین تا چەند گەشتیاری عەرەب لێرێ گەشتیاری زۆر دێ ئێستا پێشەوەی جەنابتان بێن 4 منشعی لێبوو لێران نەبوون لە بەیانەوە لێرە بوون بەڵام دەیانگوت گلی هەیە کە شوێنی مانەوەی شەوانە کەمە لەوەدا دەبێ ئیشەڵا ئەوە ئێستان بۆ خۆم لەو مەشروعێکم تازەوە کردووە 100 کابینە 100 عایلە باشە من بتوانم جێ بکەمەوە بۆ شەوانە ئیشەڵا دەبێ وردە تەتەور باینەکانمان بکەین باش ئێستا ئەمەلخان کە لێرێ سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە ڕێگریەکان بربەستەکانی بەردەم ئێوە خاوەن پرۆژی گەشتیاری چیان یاتانەوە چی کاراسانیتان بۆ بکرێ بێ بتوانرێ ئێوەش دەستکراوەتر ڕاستی کاکزانە ئێمە پێشتر کە لەوەتی ئەمەلخان چۆتەوێ بەڕاستی زۆر ئیشکارەکانی ئێمە پێشوەچوونی باشی بە خۆیەوە بینیوە لەبەرەوەی کە جاران کتابێکمان دەڕۆیش لەوێ بەڕاستی بە 3 مانگ 6 مانگ نەدەگەڕایەوە بەڵام ئێستا کە دەچێتەوەێ بە زووتر بۆمان دەگەڕێتەوە یعنی شەکانمان ئاسانتر بووە سوپاسی ئەمەلخان دەکەین ئیشەڵا هەروە ئەگەر ئەوە پشتگیریمان بکەوە بکە ئیشەڵا ئێمە زیاتر تەتەور بە شەکانمان دەکەین زۆر باش سوپاس دەکەم ئەمەلخان تۆچی تێ مەسەلەن بۆ خاوەن پرۆژە گەشتیاریەکان بۆی بتوانرێت زیاتر خزمەتی گەشتیار بکەن بە دڵنیاییەوە من لە پێشووتر ژوتم ئێمە بەڕاستی سوپاسی کەرتی تایبەتەکەین چکە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بە جهود و ماندووبوون و هەوڵی کەرتی تایبەتە کاک یوسف و هەموو گروپە گەشتیارەکانی دووکان و ناوچە گەشتیارەکانی کوردستان ماندووە بن بەڵام ئەوانیش پێویستەکات بۆ سەرچاوەکانی جوانی و زیاتر ڕازاندنەوەی کەرتە گەشتیارەکان هەوڵ بدەن و ڕاوێژ بە خەڵکانی پسپۆڕی نێودەوڵەتی لە ڕووی چۆن وا بکەین سیمایەکی شارستانی پێشکەوتوو پێشان بدەین یعنی ئەو کەپرانە ئەو مێزانە سەرنج ینی کاتێک من بمەوێت لەسەر ئەو مێز و کورسە دانیشم شتێکی ئەو مێز و کورسە سەرنجم ڕاکێشێ کە حەز بکەم لەسەری دابنیشم ئەم شێوازانە
پێویستەکە زیاتر گەشەی ئەو باسیەوەی کرد کە گەشتیارە عربەکان خوشکبرە عربەکان گلەیمانەوەیان هەبووە مەسەلەن لەگەڵ کەرچی تایبەتە چەند هەوڵ بدەن هۆتێلی پێویستە بۆ شوێنی حەوانەوە و شوێنی مانەوە ئەوە یەکێکە لەوانەی کە لە ناو پرۆژە گەشتیارەکانە هەیە و ئومێ دەکەین کە هەم کەرتی تایبەت وە بەرهێنەران زیاتر هاوکارمان من لەو ڕۆوە دوکانی گەشتیاری بەسپاسەوە کاگڕێژین وەکو بەڕێبەری دوکانی گەشتیاری وەکو دوکان و بەڕێبەرایەتی گشتی سلێمانی هەوڵێکی زۆریان داوە کە مەسەرەن ماستەر پلانی دوکان هەم پیاچوونەوەی پیا بکەین و هەم بتوانین تەواوی ئەو پرۆژانەی کە پێویستە کات بۆ ئەم ناوچانە بیهێنینە دی هەموو هەوڵەکانمان ئەوەیە لێرەشەوە ئومێ دەکەین ئەمە استثماریکەین کە گەشتارێکی زۆر بووە کاتەوە دەبێت پێدەویستەکانی بەدابین سپاس سپاس کاک سپاس بژێت زۆر سپاس لە چی ناڕەزان ینی لە چینی گەران ئیترەگەر نەختێکی کە پاک و تەمیزی زۆرتر بێ خۆشترە تەبعاان بەڵام باشیش ئەم منتیقەیە لە چاو خۆیە باش خراپ لەیتان لە سعرەکەشی خراپ نییە لای بە 30,000 ئەو شوشان گەشتێکی خۆش بۆ ئێوە ئەمەل خان من ئەمەوێت زۆرترین گەشتیار سەبکە بچینە لای هینەکە سڵاوتان لێبێ سڵاوتان لێبێ قوربان باشش کرد بە تەقەی دۆمینەوە سڵاوتان سڵاوتان لێبێ تێچی وێن سڵاو کاکرژگەنیت باشی سەحەتێ باشی سپاسەکەم بژیت ئێمە لە کورسات نیوز ئەمەل خانمان لەگەڵا سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە ئێوە خۆی گوێی لە گەشتیاران بێ ئێوە تا چەند ڕازین لە شوێنە گەشت و گوزاریەکە لە نرخە لە پاک و خاوێنیا لە خەدەماتە لە هەموو بوارانەیە کەپرانەی ئەو بەر و ئەمبەر زۆر ینی لە بیدایە تا باشنەوە بەڵامی سام مۆجبەی کە ئێستا لێرەکەوتە زۆر زۆر ڕێک و زۆر پاک و تەمیزە ینی بە پێی گەشتیاران شتیان دروست کردووە بنبدە ئەو کابینانە ئەگەر سوتفە باران شتێ بوو خەڵگەتوانێت بچێتە ژوورەوە لەوێ دانیشێ و شتێکی ڕێکپێکیان کردو و زۆر زۆر باش هیوامان وایە زیاتر بەڵام داوا لە هاوڵاتیانەکەین لە شوێنی خۆیانەوە ئەو خۆڵ و خاشاکەی کە هەیەە یا علاگەیکی ڕژ لەگەڵ خۆیانە بن یا ئەوانی کە ئەیان نەنێ یارمەتیانیان بیکەن ئەوێ بۆی ئەو زبڵە لەوێ بڵاو نەبێتەوە بۆ ژینگەی خۆمان ئیسفادی هەبێت سپاس بۆ هەموو لایەکە گەشتێکی خۆشتان هەبێت کاکرزگار تۆش قسێکمان بۆ بکەیت گیانی وەرزشی لای کاگرزگار لەگەڵ ئەم جەوە سروشتەیە چۆنە واللهی خۆی وەرزش لە هەموو شوێنەکە دایمە لە برەوەیە ینی ئەوەی جەوی بۆ نییە زستان و هاوین و بەڵێ هەمووی بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە پاک و تەمیزە ئەم کابینانەی کە دروستکراوە بە شێوەیەکی مۆدێرن دروستکراوە ئەوەی خەڵکەی لە بەیانی وێمە لێرە یان بینین هەمویان بە شێوەیەکی ینی زۆر مرتاحن هیچ گلەی و گازندەیەکمان نییە پاک و تەمیزە شوێنەکە و هیواداری خەڵکیش پاک و تەمیزی زیاتر ڕابگرێ و هیواداری هەموو کەسێکیش لە گەشت و خۆشی هەبێت مامۆستا ڕزگار ڕاهێنەر و مامۆستان بۆ شاڵا گەشتێکی خۆشتانە ئەمە پێمان خۆشیانی هەموو خوشک و برا عربەکانمان ناوڕاست و باشووری عراق کە لێرن بۆ گەشت و سەیرامزین ئەوان مرحبا أنا اسمي أمل جلال رئيس هيئة السياحة في إقليم كردستان أهلا وسهلا بكم إن شاء الله طيب الإقامة في دوكان شنو رأيك بالسياحة في إقليم كردستان بشكل العام بشكل العام بشكل العام لا كنظافة درجة أولى كترتيب وتعامل الناس حلو خاصة مع العرب وتصدق قضاء كان يعني من أجمل الأماكن في محافظة سليمانية دائما كل سنة نجي ما عندك أي عتب أو ملاحظة لا فدنا أمنية بالنسبة الأمان درجة السيطرة شلون عاملوكم؟ لا كلش تعامل حلو ولطيف حلو. أنت جاي مع الجروب لو وحدك؟ لا وحدي سياحة وحدي في سيارتي الخاصة بسيارتك الخاصة ويا عائلتك لو وحدك؟ أصدقائي يلا إن شاء الله طيب الإقامة وبالسلامة ترجعون هەڵبەت من ئەمەل خان پرسیاری شوێنەکەی لێکرد لەبارەی ئەمنێتەوە لەبارەی پاک و خاوین لەبارەی نرخەوە ئەو کە لە ناوڕاست و باشووری عراقەوە هاتووە لە خێزانی هاتوون زۆر مرتاحە ئەڵێ دوکان یەکە لە شوێنە جوانەکانی سلێمانی پاک و خاوێنە خەڵک زۆر گونجاوە لەگەڵمانە
هیوادارین موفق بن انشاءالله موفق و سلام ان شاء الله ئەمەل خانیانی ئێمە لەناو گەشتیارانە بووی خاوەن کەپرە گەشتیارەکان خاوەن شوێنە گەشتیارەکان قسەیان کرد مەسەلەن تا ڕادێک لە شوێنە گەشتیارەکان ڕازی بوون بەڵام ئێمە ئەو سروشتە جوانە ئەبینین ینی وەک پێویست خزمەت نەکراوە پلانتان چییە بۆ ئەوی بتوانە لەگەڵ کەرتی تایبەتە هەمانجی دروستکەن کە ئەو پرۆژێکی شەبوو کە قەرار بوو بکرێت ئەمانە بەچی گەیشت بۆی بتوانرێ بەڕاستی ئێرە بڕازێنرێتەوە ینی ئێمە بیستمان کە گەشتیارێکی زۆر ڕوو کاتی ئێرە بەڵام ئەوە خۆمە ڕۆژنامە و زەیبینم زۆر بە دڵم نییە هەموو شوێنەکان بەڕاستی خۆی سەیرانگای دوکان سروشتەکەی بۆ خۆی ینی شایانی ئەوەیە کە ئینسانتیایە گەشت بکات لەبەر جوانی سروشتەکەی و پاک و خاوێنی ئاو هەواکەی بەڵام هێشتا ئێمە بەڕاستی نەک لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی گشتیش هوشیاری گەشتیاریمان نییە هوشیاری ژینگەیمان نییە وەختێک کە گەشتیار ڕووە کاتە ناوچەکان دوو جار چاوەڕوانی خزمەت گوزاریەکە بەڵام لە هەمان کاتشا ئێمە چاوەڕوانی ئەوە شەکەین کە گەشتیار خۆشی ببێ بە بەشێک لە بازارکردن لە پاراستنی سروشت و پاک و خاوێنی شوێنەکە کەرتی تایبەتیش من هەروەکوی ئەمڕۆ لەگەڵ جەناب تا ئێمە گفتوگۆمان کرد لەگەڵیانە دەبێت کەرەسەکانی کە بەکار دەهێنرێ بۆ شوێنە گەشتیارەکان بۆ پرۆژە گەشتیارەکان کەرەسەیەک بن کە زیاتر سیمای شارستانێتیان پێوە دیار بێ و بابەتە تەندروستیەکان بابەتە کۆمەڵایەتەکان بابەتە با بڵێن گەشت و گوزاریەکانی ڕەچاو بکات و ڕەنگاو ڕەنگکردنی ئەوە لەسەر بنەمای ڕێخستن بێواتە لە ڕێی ماستەرپلانێکی یەکگرتووە یا ماستەرپلانێک بێ کە هەر پرۆژێکیان لەوە کردوتەوە ئەمە بکەن مەسەلەن ڕنگ مهمە دیزاین مهمە مەسەلەن ڕاستە سروشتەکەی جوانە بەڵام گرنگاونی ئەمە لێرە لە دوکانی سەر و لە هەورامان قەرەرە شارباشێر شەقڵاوە هەموو ئەمانە شتێکی ستاندار بکرێت زۆر پرۆژەمان هەیە لە دوکانە بەسپاسەوە فارۆک گروپ کە پرۆژێکی هاوبەشە لەگەڵ حکوومەتی هێرێم کەەوە ئێستا خەریکی دامەزاندنی کۆمپانیاکە و ڕێکارەکانین پرۆژەی گەشتیاری دوکانەکە ئەوە پرۆژێکی زۆر گەورەیە کە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وایە ببێکە لە پرۆژە زۆر نایەبەکان و بەشی دووەمیشمان ئەوەیە سەر لە نوێ ڕێخستنەوەی ماستەرپلانی گەشت و گوزاری دوکانێکە بەشێک لەو پرۆژانە تەواو نەکراوەیان بەشێک لەو پرۆژانە با بڵێن کە هێشتا مڵکە ئەوە پێویستمان بە هاوکاریکردنی دامەزراوە پەیوەندیدارەکان بەسپاسەوە جنابی قایمقامی دوکان لەگەڵ بەڕێوەبەری گشتی سلێمانی ئێمە سەردانی هەموو پرۆژەکانمان کرد بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکانیش ئەمڕۆ لەگەڵمانایە کە ئەیبینێت تێبینیەکانمان داوەتێ و دوای نەورۆزی جارێکی تر ئێمە لەسەر پرۆژەی گەشت و گوزاری لە دوکان و لە ناوچەکانی ترە گفتوگوی زیاترەکەین بۆی بتوانین هەم لە ڕووی یاساییەوە کاراسانی بۆ کەرتی تایبەت بکەین بۆی زیاتر و بەرهێنە ڕاکێشین بۆ شوێنە گەشتیارەکان لەسەر ئاستی هەموو پارێزگاکان بەشی دووەمیشی ئەوەیە کەرتی تایبەت چیمان پێشکەشەکات واتە ئێمە زۆر جار مڵک کە دەین بە کەرتی تایبەت واتە زەویەکان وەرەگرن بە ناوی پرۆژەی گەشتیاریەوە بەڵام زۆر جار ماوەی ساڵانێکی زۆرە خەڵکانێکە بۆ بەناوی پرۆژێ گەشتیاریەوە زەوی وەرگرتۆ بەڵام خۆ گرنگە ئەوانەیشی کە تاپۆ و مڵکدارێتێکەش بە ناوی خۆیانە هەماهنجیان هەبێ لەگەڵ ئێوە هیچ کەسێک لە چوارچەوەی ماستەرپلانی گەشت و گوزاری ناتوانێت ئەگەر مڵکی سەرفیش بێت لە دەرەوەی پرۆژە گەشتیارەکان جوڵە بە مڵکایەتەکەی بکە بۆیە ئێمە ئەو پرۆژە گەشتیاریانەی کە دەمانەوێت لەسەر بنەمای پێداویستی بێ ئەمڕۆ تێبینیمان کرد خەڵکێکی زۆر ڕووی کردوتە سەیرانگای دوکان کە جێگای خۆشحاڵیە بەڵام یەکێک لە ملاحەزاتەکانیان ئەوە بوو کە شوێنی مانەوە کەمە ینی واتە ئێمە کەواتە پێویستمان بە با بڵێن شوێنی خەوتن و مانەوە و حەوانەوەی زیاتر لە سەیرانگایەکی گەورەی کەواتە کرێ بڵین ئێستا گەشتیار تەکمیلەی ئەوەی ئەو خواستانی ئێوەی کردو بەڵام پێداویستەکان لە ئاستی پێویستانی بە دڵنیاییەوە هێشتا بابەتی گەشت و گوزاری زانە بابەتێکی زۆر تازەیە بەڕاستی بۆ ئێمە لە کوردستان بۆ ئێمە لە کوردستان هێشتا ذهنیەتی موسسات ذهنیەتی کاربەدەستانی دەوڵەت هێشتا هاوڵاتی تا گەشتیار خۆی هێشتا نەگەیشتۆتە ئەو ئاستی کامەڵ زۆر باشە وی و سروشتی هاوینهواری دوکان زۆر شوێنی دڵگیری هەیە
ئەمە بەشێکی تری قسەکانمان بگوازینەوە بۆ سەربەنداوەکە بۆی لەوێشەوە هەم بینەر بزانێەوە هەم خۆشێت بزانین چیتر بکرێ بۆی بزانین لە ساڵانی داهاتوە مقابلە بکەین هەر لەگەڵ ئەم کەم و کوڕیانە با بڕۆین بۆ ئەوێ. ئەمەل خان ینی ماشاءڵڵا ئەچین هەر شوێنێک ڤێکی جوان سروشتێکی جوان ینی چەند گرنگە ئێوە وەکەوەی کە پێشتریش باسمان کرد پرسیاربان کرد ئیتر شۆڕشێک دەست پێ بکە لەباری کەرتی گەشت و گوزارە بۆ هەلی کار ژمارێک دەرچوومان هەیە مەسەلەن لە بواری گەشت و گوزارە و خەڵکێکی زۆر ئەتواندرێت استفادەی پێ بگە وێ ڕایەوەی سەرمایەکە حتا ئەتواندرێت لە وڵاتانی تریش بهێنرێت هەرێمی کوردستانەوە ئەم سروشتە جوانە ئەم جوانە ڕەنگە لە زۆر شوێنە دەگمەن بێت هەیە بەنداو هەیە بەڵام بەم ڤیۆ جوانە بەم چاخ و سەوزایی و ئەمانەوە کە ئەمە لە چوار فەسڵیشە جوانە ینی ئیتر کاتی ئەوە هاتۆ شۆڕشێک بەرپاکە لەم بارەیە بە دڵنیاییەوە لێرە ئێمە گەورەترین پرۆژەی گەشتیاری لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ بە یەکێ لە پرۆژە نایابەکان کە پرۆژەیەکە دوکانی گەشتیاریە کە بەسپاسەوە فارۆک گروپ جێبەجێیەکات ئێرە شەگرێتەوە بەڵێ پرۆژەکە هەموو ئەم منطقەیە هەتاکو نزیکی دەربەندی ڕانیە و ئەو منطقانە ئەڕوە لەو پرۆژەیە دەیان هەلی کار و دەیان پرۆژەی جۆرا و جۆری تەلەفریکە پرۆژەی ناو ئاوە پرۆژەی گەشتیاری ڕستۆرانتە با بڵێن مەتاعم و فەنادق و زۆر بابەتی جیاوازی تایە کە ئەو پرۆژەیە ئەگەر تەواو ببێ دەبێ بە یەکێک لە سەرچاوەکانی داهات دەبێ بە یەکێک لە سەرچاوەکانی دەستەبەرکردنی کار و هەلی کار بۆ کچان و کوڕان لێرەوە جگە لە ئێمە بابەتە فیزیک یا با بڵێن بابەتە مادیەکەی کە عیلاقەی بە سەرچاوی ئەوە هەیە بەشی دووەمیشی ئامادەکاریە بۆی کە ئێمە دەرچوانی گەشت و گوزار ئامادە بکەین و بۆی بتوانن ببن بە بەشێک لە پێدا دابینکردن ئەم پرۆژەی بەڕێز باسیەکە ئەم پرۆژیانی هەنگاوی عملی بڕیوە مەسەڵەنەوە ئێستا ئێمە لیژنەیەکی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پێکاتووە لیژنەیەکی یاساییە کە بەسپاسەوە دەستەی وەبەرهێنان جنابی دکتۆر محەممەد شکریش لەگەڵمانەیە کە ئەوان وەکو پرۆژەکە پرۆژەیەکی وەبەرهێنانە و ئێمە وەکو گەشت و گوزار بەردەوام سەرپەرشتی ئەوەکەین کە پرۆژێکی هاوبەشە لە نێوانی حکوومەت و کەرتی تایبەتە و ئێستا لیژنەکە پێک هاتووە بەسپاسەوە فارۆک گروپ پەڵێ هەر کۆمپانیاکە دامەزرا ئێمە قەرەبووی جوتیار و ئەو کەسانێک کە دەکەونە ناو ماستەر پلانی پرۆژەکەەوە زوو بربەستەکان لا ببرێت هەنگاوی کردداری دەستی پێ کردووە و هەوڵەدێن ئینشاءڵڵا بە نەورۆزێکی تر ئەگەر ئێمە هاتین لە کورسات ماین و نەمردین ئینشاءڵڵا مردم بەدەستخوایە بەڵام هەنگاوی بڕیوە یان مەسەلەن ئەکرێ لەسەر عملی بوونی پرۆژەکە قسە دڵنیام نەورۆزی داهاتوو من ناڵین پرۆژەکە چکا پرۆژەکە زۆر گەورەیە بەڵام معالمی پرۆژەکە بە دڵنیایەوە ئینشاءڵڵا گەر ئێمەش ماین و نەمردین معالمی پرۆژەکە دەرەکەوێ و نەک ئەم پرۆژەیە لە ناو دوکانیش کۆمەڵە پرۆژەی سەرنجڕاکێش ئامادەیە و نەک لە سلەیمانی لە هەولێر و لە دهۆک و لە ناوچەکانی تریش لە نەورۆزی داهاتوە دڵنیام پرۆژەی جۆرا و جۆر لە ئەمەخان ئێمە هەر ئەمەمان نییە پرۆژەی گەشتیاری ئاو مەسەلە سە هەورامانمان هەیە مەسەلەن قەراخمان هەیە شارباژێڕمان هەیە شەقڵاومان هەیە ڕەواندزمان هەیە یعنی ئەنواع و ئەشکاڵ تێکەڵەیەک میکسێکمان هەیە لە منطقەی گەشتیاری چەند گرینگە مەسەلەن پەیامی ئێوە بۆ ئەو ڕێز و احترام و سەخاوەتی لە کووردا هەیە مەسەلەن بگوازرێتەوە بە وڵاتانی دەوروبەریشمان مەسەلەن بتوانین گەشتیاری ئەوانیش بێنین سەرمای ئەوانیش بێنین هەرێمی ئێمە دەمانەوێ هەمە چەشنکردنی جۆرەکانی گەشت و گوزار زیاد بکەین لە کوردستانە ئەوەی کە تێبینی کراوە کە باو بووە لە کوردستان و لە عێراق و با بڵێن دەوروبەری ئەبینین کە زیاتر گەشت و گوزارێکی تەرفیهی بووە زیاتر خەڵک هاتووە چەند ڕۆژێک ماوەیەک سەردانی شوێنەکانی کردووە ئێمە دەیان معالمی سروشتی دەیان معالمی شوێنەواری دەیان معالمی ئاینی و سەرچاوەکانی مێژووی شارستانێت و ڕەسەنایەتی کوردەواری لەم ناوچەیە زۆرە بۆیە دەمانەوێ با بڵێن گەشت و گوزاری
سەرکێشی گەشتوگوزاری چارەسەری ئێمە دەیان ئاوی گەڕاومان هەیە لە کوردستان گەشتیاری ئاینی کە بوونەتە سەرچاوی چارەسەرکردن گەشتیاری ئاینی ئێمە دەیان نەخۆشخانەی گەورەمان هەیە کە لە وڵاتانی ترەوە نەخۆش دەهێنن کەواتە دەتوانین گەشتوگوزاری تەندروستی گەشتوگوزاری تعلیمی کە خوێندن چۆن خوێنکاران هەر باسی گەشتوگوزاری تەرفیهی کەین سەیری ئەم زنجیرە چیانە ئەکەی کە ئەمە قەرەسەردا ئەمە لەو دیۆتەنجی بووکوزاوە هەیە کە دیمەنێکی زۆر جوانی هەیە مەسەلەن ئەمانە گرنگجی پێ بدرێت هەر سروشتەکەی خۆیەتی ئێستا یەکێک لەو چالاکیانەی کە لەم پرۆژەی گەشتیاری دوکانە هەیە ئەوەیە کە بەلەمی گەورە وتایەتی کە دەتوانێت گەشتیار بۆ ماوەیەکی زۆرتیا بێت و چالاکی هوەری و چالاکی جۆرا و جۆر بە تەلەفریک بتوانن ئەو بکەن چالاکی جۆرا و جۆری ناو ئاو هەیە و چالاکی سەر شاخەکان و چیاکانیش هەیە ئێستا ئێمە زۆرتر لە گەشتوگوزارە دەمانەوێت ئەو شێوازە تەقلیدیە بگۆڕین واتە گەشتیار کاتێک کە ڕوو دەکاتە شوێنە گەشتیارەکان دەپرسێت چ شتێکی نامۆ هەیە چ شتێک لە شوێنەکەی خۆی نییە تا دێ لە کوردستانیان دەچینە ئەو شوێنانە بۆیە ئێمە ئامانجمانەوەیە گەشتوگوزار بە گشتی جۆرێک لە گۆڕانکاریەکی بنیادنانی هەم شارستانی بێ هەم جۆری چالاکیەکانیش گۆڕانکاری بەسەرابێت و شێوازەکەشی بگۆڕین زۆر باشە ئەمەڵخا من ئەمڕۆ بەڕێستە ماندوو کرد کە لە ڕۆژی نەورۆزاوە لە ناو گەشت و سەیرانی خەڵکە بەڵام ضروریش بوو بۆ ئێمە من ئەمەوێت دوا پەیامی بەڕێزت لە بەرنامەی پانۆرامایە پێشکەش بە بینەرەکانم و پێشکەش بە گەشتیارانیش بکەیت من زۆر سپاسی تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندنی کوردستانەکەم کە بە ئەوەی کە تێبینی یەکەم لە ماوەی دەست بەکاربوونم تا ئێستا هەست بە پاڵپشتێکی زۆری میدیایی یەکەم کە دەیانەوەی گەشتوگوزار ببەنە قۆناغێکی پێشکەوتوتر بە تایبەتی ژۆک و کورسات هەردوو کورسات بۆ منێکێکن لە کۆڵەکە ئەساسیەکانی کە میدیایەکی ڕەسەنە دەتوانێت لە ڕووی نیشتیمانیەوە زیاتر ئەوە بکات و دەمەوێت لە نەورۆزیشا کەناڵەکانی میدیایی دیوە جوانەکەی کوردستانمان بۆ بگازنەوە تکایە ئەو شتانەی کە سەرنجی ئەدەن ئەو وێنانەی کە خراپە لەلایەن با بۆ دنیای دەرەوەی نەگوازنەوە ئەوانە با بە راپۆرت بە پەیوەندی لەگەڵ ئێمەیە بیدەنە ئێمە بۆی بە دوواداچوون بکەین بەڵام بە وێنە جوانەکەی کوردستان وێنە شیرینەکەی کوردستان بگوازینەوە و لێرە شەو داواکەم کە هاوڵاتیان و گەشتیاریان بەگشتی پاکوخاوێنی ژینگەی کوردستان بپارێزن و ئاخر داوا شمەوەیە کە هاوڵاتیانی کوردستان بە پەرۆشەوە بە خۆشەویستیەوە پێشوازی لە گەشتیاریانی دەروی کوردستان بکەن ئێمەکو دەستگای میدیایی کورسات هەر شتێک خێروبێری خاک و خەڵکی تیابێت هەمیشە دەرگامان کراوێ و لە خزمەتین سوپاسی بە ڕێزیش دەکەین سپاس بۆ تۆ سپاس بۆ دەرفەتە لە پانۆرامایە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەکانم کە ئەمڕۆ ماندوومان کردن پانۆرامامان پێشکەشکردن بە هیوان توانی بێتمان دەست بنین لەسەر هەم پرۆژەکانی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان و هەم خزمەتی گەشتوگوزار و هەم سەرنج و ڕەخنەی گەشتیاران کەوی لە ناوەڕۆکی بەرنامەکەی هابوو بۆی بتوانرێت گەشتیاری وەکو پرسێکی گرنگی نیشتیمانی بەرەو پێش بڕوا لە هەرێمی کوردستان پانۆرامە پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین هەرشاد.